ئەزیزان زۆرن ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن و ئێمە شۆکو بەکارهێنەرێکی سوۆشال میدیا و پلتفۆرمەکان یان وەکو کەسانێک کە لە بەردەم تەلەڤیزیۆن و تیڤەکانە دائانیشین زۆرێک لەو ڕووداوانە ئەبینین. بەڵام بەداخەوە هەندێک میدیا نابەرپرسانە هەندێک ڕوودا و بڵاو دەکەنەوە کە هیچ ڕاستێکی تیانە و پارێزگاری لە ئێتیکی پیشەیی خۆیان ناکەن لە ئەخلاقیاتی پیشەی خۆیان ناکەن کە ڕاست و دروست ئەو هەواڵانە لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە وەکو خۆی بگێنە بەردەمی هاوڵاتی ئەو هەواڵانە بگوازنەوە. چونکە ئێستا ئەبینین زۆر ئاسانە کە تۆ هەواڵەکان بڵاوکەیتەوە لەبەرەوەی کە هۆکارەکانی میدیا و ڕاگەاندنیش زۆر ئاسان بووە. بەڵام ئەوەی کە لایەنێک متمانە پێکراو بێ ئەمە بۆتە زۆر بابەتێکی قرس وەکە من ئەو کەسانەی کە بتوان پارێزگاری لەم ناو نازناوی خۆیان بکەن لە بواری میدیاییدا. و لە درێژەی هەموو ئەو ڕووداوانی کە بینیومانە زۆر ڕووداومان بینی کە بەداخەوە خۆی دڵتەزێن بوو بەڵام هەندێک لە میدیاکانیش قۆستیانەوە بۆ ئەوەی کە بە دیوێکی ترا پیشانی خەڵکی بدەنیان بۆ بەدەستهێنانی لایک و ڤیو کارێک بکەن کە زۆرێک لە چاواشەکاری بڵاو بکەنەوە. یەکێکیش لەو بابەتانی کە ئەمڕۆ باسمان کرد هەر بۆ نمونە بێموچەیی کە بابەتێکی گەرمی ڕۆژەکانی کوردستانە بەداخەوە ئێستا بۆتە بابەتێک کە میدیا بە هەوەستی خۆی بە جۆرێک لە جۆرەکان هەواڵی ناڕاستی لەسەر بڵاوە کاتەوە بۆتە نائارامی دەرونی بۆ زۆرێک لە هاوڵاتیان لە خەڵکی. جاوازان وردە وردە میوانەکەمان حەزر بووە چەند کەمێ دواکەوت بەس ئیتر وردە وردە ئەچینە لای ئەو تەوەرە چونکە وردە وردە بچینە لای بووی کە بزانین ئەنی دیوەکەی تری میدیا کە بابەتی نەرێنی بڵاوە کاتەوە لەسەر کۆمەڵگا و لەسەر دەروون و لەسەر تاگ و لەسەر خێزان لەسەر ئەمانە بەڕاستی چ کاریگەریەکی ئەوە ئەوە گرنگە بەڕاستی. بەس ئەگەدار بە دیارە هاوکارانم لە تایپا ئەوە دەستیان تێکەڵ بووە کاروانیان کردووە بە کاروانمەسای خۆم بۆزانە. ئەچینە لای دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی بۆ زیاتر گفتوگۆکردن دەربارەی ئەم بابەتە و گرنگی ئەوەی کە ئەم هەواڵەکان بەڕاستی و دروستی وەک خۆی بگەێنین و پارێزگاری لەو با بڵێن لایەنە ئیتیکی ڕۆژنامەوانی بکەین و بەشێکیش نەبینین این کاتدانە خۆمان زۆر جار هاوڵاتیان بەشێکی لەوەی کە ئەم هەواڵە ناڕاستانە ئەگەێنین لێدوانین یان هەر شتێکمان بینی ئێمە یەکسەر دووبارە بڵاوی شێریەکەین ئەو بابەتە زیاتر بڵاوەکەین. ئەمە هۆکارێکە بۆی کە ئەم چاوەشکاریانە بەردەوام بنیان کۆمنتەکەینیان ئەو تا بە جۆر لە جۆرەکان بەشداریمان هەیە و لایک و ڤیو بۆ ئەو بابەتانە زیاد دەکەین. ئەمەش هۆکارێکە بۆ زیاتر نەئارامی لە ناو کۆمەڵگای کوردیدا و خراببوونی لایەنی میدیایی لە ناو میدیادا ئێستا پاراستنی ئەو بەهاخلاقی و جوانانی ناو کۆمەلگا بەڕاستی شتێکی قورسە و پێویستە پارێزگاری لێ بکرێت. باسییان بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی کە ئێستا بڕێزیان ئامادەن. دکتۆر بەخێر بێ. سپاستانەکەم. دکتۆر بۆ درەنگ کەوتی. وەڵام من درەنگ نەکەوتم ئێوە زوو دەستان پێکردن. وەڵڵا بەڕاستە باشە باوە بخەینە ناببورن وەڵام میوانتان نەبوو پێشتر دیارە زوو تاوەتان کردەوە. بێگومان هەموو شتێک لە هەموو بابەتێک دوو دیوی هەیە دیوێکی ئەرێنی و دیوێکی نەرێنی. بەڵام ئێستەوەی کە کاریگەری زۆر زۆر خراپی هەیە لە سەرمان کاریگەری نەرێنەکانن لە بابەتەکاندا بە تایبەتی ژێمە گەرباسی میدیا بکەین ئێستا بینین لە چی ڕەوش و بارودۆخێکدا لە هەرێمی کوردستان. جا حەزەکەم باس لەوە بکەین هەر بەڕاستی میدیا دەکرێت لایەنێکی ئەرێنی هەبێ لە ناو کۆمەلگادا و کاریگەرەکانێک چین. دەستان خۆش بێ بابەتەکە بابەتێکی گەرمە بوارێکە کە پێویستێکی کۆمەلگای ئەمڕۆ قسەی لەسەر بکرێت کە ویش ئێمە لە زانستی میدیا بە پەروەردەی میدیایی ناویە بین بۆ هەر تاکێک چۆن منداڵێکە یەتە خێزانێکەوە ئیتر هەنگاوی پەروەردەکردنی ئەم منداڵە دەست پێەکە چۆن هەڵسێ چۆن دانیشە نزیکی چی بکەوێتەوە نزیکی چی نەکەوێتەوە هەمووشی لەناو ماڵەکەیە هەیە ئاگرە هەیە ئاوە هەیە نازان بەرزیە نزمیە هەمووی هەیە وجودی هەیە بەڵام منداڵەکە ڕائەهێنرێ پەروەردەکرێکە چۆن تەعامل لەگەڵ ئەمانەیە بکە. فعلەن ئێستا لە ڕاگەاندنە هەر هەمووی هەیە ڕاست و درۆ هەیە ینی مادام کردەیەکی پیشەیەکی خەڵکە خەڵکیش تۆ درۆزنیشت هەیە و ڕازگۆشتەیە و باششتەیە و خراپیشتەیە لە ناو میدیایە هەر هەمووی هەیە. ئەوەی گرنگە کە تۆ بێ خەڵک ڕابێنی کە چۆن تەعامل لەگەڵ ئەم بەرز و نزمەی ناو میدیایە بکە ئەم ڕاستی و درۆیی ناو میدیایە بکە و خۆشی میدیایش لەسەر ئەوە کە
وا لە خەڵک بکە کە چۆن بێ بەدەمیەوە بۆ ڕاست و درۆکانیش و چۆن مەعامەڵە لەگەڵ شتەکان بکە ئەوەی کە خۆی ئەیەوێ جاسە تۆ لە ناو دوو شتای شتێک کە خۆت ئەتەوێ و شتێکیش کە ئەو ئەیەوێ کە تۆ چۆن مامەڵی لەگەڵا بکەیت لەبەرەوە فعلەن کارێکە قورسە پێویستە هەر لە ناوەندەکانی خوێندنەوە منداڵ نەوجەوان ڕابێنرێت لەگەڵ ئەمەیە چۆن تەعاملەکە ئەگەر نەیکە لە ناو دەریایەکی بێبنایە و ئەو کەرەستە وەسیلەی پێیەتی کە ئێوە مەلەی پێ بکە کەریستە وەسیلێکی لاواز و تەمەن کورتە زوو لە دەستی ئەڕواوە زوو ئەم ژیانەی لێ تاریکە بێ لێ ئەبێ بە مەودایەکە فعلەن پڕە لە ترس بووی پڕە لە قەلەقی پڕە لە ڕاڕایی ئەوەی کە پێوترێ خەوی قوڵتەیە نامێنێتەوە کە خەڵک بێت ئیسراحەتی قوڵی تیا بکات و بەیانی هەسێتەوە ڕفرێش بێتەوە چونکە هەتا درنگانی شەو لەگەڵ ئەم زانیاریە هەڵانە لەسەر ئەم زانیارە وروژێنەرانە هەمووی تەعاملەکە لەبەرەوە میدیاش وەکو تاکی مرۆڤ وایە باش و خراپی هەیە نامانەوێت ئێستا بینەوە باسی پێناسی کۆنی میدیا بکەینەوە بڵێن وەڵام میدیا ئامرازێکە بۆ گەاندنی زانیاریەکان نەخێر ئێستا ئەوەی ئەو مامەڵەی کە میدیایی کە تەنها زانیاری نییە کاتە پێناسەکەشی گۆڕاوە فعلەن هەر نەک پێناسی خودی میدیا پێناسی خەبەر کە تۆ لێرە مامەڵی لەگەڵاکی گۆڕاوە یعنی خەبەر ئێمە پێشتر کە پێناسەمان نەکرێمانوت یەکسانە بە ئینفۆمیشن یەکسانە بە زانیاری بەس ئێستاوان نیە سەر خەبەری شتیاتەوە زانیاریشی تیانە خەبەری شتیاتی و خۆشی ئەزانێت دوێنێ وتوتی ئەمڕۆوا بێ ئەمڕۆشەڵێ هەر وا بێتەوە ینی ئەڕوا سەری خەبەری ماعاش بکە لەبەرێت ئەزانن خەڵک سەرنجی لە سەرەتی موچە بەیانی لیستەکەی ڕاگەندرێ هەر بەیانی شەڵێت و بەیانی ڕاگەندرێ یعنی خۆشی ئەزانێت کە دیسان درۆی کردو هەر باسی شێکاتەوە یعنی خۆشی ئەزانێ معلوماتەکەی لا نییە نازانێ بارودۆخەکە چۆنە هەر باسیەکە بۆ لەبەرەوەی تەوەجوهی خەڵکی لەسرە کەواتە مامەڵەکە مامەڵی زانیاری نییە مامەڵی تەوەجوهە باشە ئەڵێ خەبەری موچە ڤی باشەڕوە ئەمەی ئەوێ نەک خەبەری موچە معلومەکەی تەواوە و سبەینەیەت لەبەرەوە مامەڵە لەگەڵ ئەم ڤیوەکە ئەم ڤیوە سەرنجە لە ئەلامە ینی ڤیوەکە ڕادەیەک سەرنجە لایکەکە سەرنجێکی بەهێزترە شێرەکە سەرنجێکی بەهێزترە ئەمانە هەموو یەکە بە دراوێکی میدیایی و مامەڵەی تیاکە لە بازاڕ نەخێر لە هەموو دنیای ئەمە هەیە لە هەموو دنیای هەیە بەڵام لە هەموو دنیاە دەست بۆ هەموو شتێک نابن ینی بۆ کۆمەلگایك بۆ کۆمەلگایك زیاتر زەق بێتەوە بابەت با من یەک شت پێ بڵێم لە کۆمەلگای ئێمەیە دەست بۆ ئەو بابەتە سەرنجڕاکێشانە بن کە زۆر کاریگەری دەرونیان لەسەر خەڵک هەیە و زۆر خەڵک چاوەڕێیانە چاوەڕێی شتێکی پاک و پوخت و معلومەیەکی ڕاستە دەسیکەوێ ئەو بە درۆ پێڵێ لە بەرەوەی چاوەڕێتی هەڵمەتیەیە یعنی وەک وایە شەکر بە دەرمانەوە داکی بۆ هەنگوین لە هەنگوینەکەی ئەوە نابێت کە ئەتەوێ لێرە میدیاکان بە شوێن ئەمەوەن لەبەرەوەی ئێمە قەزەی تری گرنگمان نییە کە بین خەڵکی لێکۆ بکەینەوە بەڵام لە شوێنی تر میدیاکان بە شوێن تەرفی هەوەن میدیاکان خەڵکێنن کە تەوەجوهیان لەسەر شتێکی هوەری جوان ئاهەنگێکی خۆشی بەخش یان شوێنێکی خۆشتر ئەمانە پیشان بن سەری کە لە ناو سوۆسیال میدیای ئێمەیە کوا هەیە پیشاندانی شوێنە گەشتیاریەکانمان لەکوێ بازارگەری بۆ شوێنە گەشتیارەکانمانەکەین زۆر تاکوتراکە لەکوێ بازارکەری بۆ ئیشی هوەری خۆمانەکەین ئەوەی هەیە بازارگەریەکی سیاسی درۆزنانەیە ینی هیچ لەسەر شەقامەکەن یانەوەی ڕاکێشن بۆ خۆی بۆ لەبەرەوەی کۆمەلگاکەمان زۆر کۆمەلگایەکی سیاسی ناتەندروستانە کاتە دکتۆر بین و سەر ئەسڵی تەوەرەکە کاریگەری ئەم دیوەنەرێنی میدیا لەسەر دەرونی بینەرەکەی بیسەرەکەی لەسەر پەروەردە لەسەر خێزان لەسەر کۆمەڵگە بەگشتی چیە بێت سێریکەم تۆ ڕاستێکی کاریگەری نەرێنی ینی مرۆڤێکی نەرێنیت پێدا ینی سەری سوۆسیال میدیا بکە یەکسەر وزەیەکی نەرێنیت پێدا لەو ڕۆژێ هەر لە بەیانیا بیکەرەوە وزەیەکی نەرێنیت پێەیە ئەم وزە نەرێنی لەگەڵ تۆیە ئەژی تا دیسان ئێوارەیەتەوە نایڵێ بخەویتەوە بۆ لەبەرەوە یەکسەر بەردەوام ئەم وزەیەتەتی لەبەرەوەی بەردەوام لە شاشەکەت لە بەردەسایە مامەڵە لەگەڵ ئەم وزەیاناکی ینی من شتێکی جوانم بینی لە پرۆسەی میدیایی قوتابخانەیەکی میدیایی وەکو جەزیرە لەو کاتەوەی کە شەڕی حەماس و زایۆنی هەیە تەلەڤیزیۆنەکەی شاشەیەکی گەرمە هەمیشە ئەم خەبەرانە گوازێتەوە هاتووە بۆ ئەوەی کە ئەم پرۆسە گەرمە بەردەوام کاریگەری دەرونی لەسەر خەڵک وا دروست نەکە ئەوانەی کە تاالبی مەسەلەکەن و ئەزان بە شوێن هینەکە هاچنەوە شاشکیان لە بەردەسە بەڵام یا تۆ میدیایەکی ساردی دروست کردووە ئەوەی کە لە جەزیرە 360 بینی بۆ لەبەرەوەی ئەو خەڵکەی کە نایەوێ دەرونی تێکچی وە
ئەو حاڵتە دەرونیانە پێی هەزم ناکرێت سێری بکە یەت لەناو ئەمە ڕایەگرێتەوە ئەی هەڵێتەوە هەر لەوێش باسی ئەو بارودۆخە کات کە چەند زوڵمە کرێت چەند کۆمەڵکوژیە کرێت چیەکرێت بەڵام بە دیوێکی تر بە شێوازێکی تر و لە پاڵیشە کۆمەڵە شتی تر داانێ ینی هەر ئەو بابەتە لەو سفرەیە کە دایانێ کۆمەڵێک شتی تر داانێ کە تۆ ئیجتیهاد بەرێ لەگەڵ مامەڵە بکەیت نەک بەوەی کە تۆ لە خوێنە ترسیتر ئەمانە تەرکەی نەیبینی و نەزانی بارودۆخ چۆن ئەگوزارێ ئەمە فعلەن واقعەکە کە تۆ خەڵکێکەیە ڕێز لە دەرونی خۆیەگرێ نایەوێت دەرونی بێزار بێ یەت ئەوانش لە بارودۆخەکە تێگەێنێ و ڕێزیش لە دەرونیان نەکری بەڵام خەڵکێک هەیە ئەوێ فعلەن توێژەرە واقع بینە زانێ بنووسێ شتەکان تەحلیل کە ئەمانە سەری ئەو بارودۆخشی بۆ گوازێتەوە میدیای ئەمە یەک ڕتمی هەیە بۆیە کورد بە یەک ڕەوت پەروەردە بێ ینی بەوەی کە بڵێن غیرەتی چۆن بۆ هەر ئاوا بێ ترسی چۆن بۆ هەر ئاوا بێ ینی هەر ئەڕوا هەمووی لەسەر بنجی خۆی ئەڕێتەوە کە لە کاتێکە بارودۆخی ژیانی ئێستا کەمتر تەقبولیەوە کاکە ئینسان لەسەر بنجی خۆی بڕێتەوە ئەمە بۆ نشارەزایی ئەو کەسانی لە پشتی ئەم میدیانن و یان ئەو ڕۆژنامەنووس و بەڕێوەبەرانی کە لە میدیانە ئیشەکەن بۆ نشارەزایی ئەوانە گەڕێتەوە یان نە زۆر شارەزان بەمەبەست واکەن هەندێکی بە ئامانجە ینی جەماوەر بە ئامانج گیراوە باشە ئێستا ئەگەر ببینی لە کۆمەلگاکانی تر ئەم بارودۆخی بەسەر تۆیەت کە حاڵەتێکی دەرونی سەختی دروست کردووە لەم بابەتی بێموچەی ینی تەقبولی ناکەن بە بیرکردنەوەش بڵێ بۆ نمونە چۆن حکومەت دەتوانێت 3 مانگ خەڵک فەرامۆشکە ئیشیشی پێ بکە و فەرامۆشیشیکە تەقبولی ناکەن بۆ بە نوکتە لە دەوڵەتەکان لە چۆن ئەم خەڵکەتان وافێر کردووە باشە ئەمە بەچی ئاوا ڕاهاتوە بەوەی کە بە ئامانج گیراوە لە میدیایە ینی تۆ هەستەکەی بیر بکەرەوە 20 ڕۆژە تۆ بە خەبەری ئەمڕۆناسبەی ئەڕۆی 20 ڕۆژ زیاتر ئەمڕۆناسبەی ئەڕۆی ئەم خەبەرە چییە گێنێ بە تۆ ئەو میدیا نافەرمیانەیە کە هەن خۆ لە میدیا فەرمیەکانە لەوە چه ئەسلوبی وتنەکەی شێوەیەکی تر بێ بەڵام کەوتونەتە شوێن میدیا نافەرمیەکان یعنی کەوتۆتە شوێن سۆشیال میدیا ینی ئێستا خەبەرەکەەوە ئەنووسێ کە ڕیلی لێ دروست بێ بۆ لەبەرەوەی ئەزان خەڵک بەمە زۆر ئاڕاستە بێ باشە میدیاکە بووە بە بەرەمهێنێک بۆچی بۆ بابەتی سۆشیال میدیایی لەبەرەوەی خەڵک زۆر لە سۆشیال میدیاکەیە لێرەوە ڕیل بە ڕیل دروستیەکە دوایی کە سێرەکەی تۆ ینی تۆ گلەیەکەی ڕیلێکت بینیوە گلەیەکی ئەڵێ بۆ واتوتوە یاڵێ تۆ دقی دوای ئەوی تری ببینە باشە ڕاستە خۆ ئەمە بەڵام ئەبێ ئاگاشی لەوە بێ کە دقی یەکەمی چی بە خەڵکەکە کە تۆ جیایەکەی تۆ پارەپارەیەکی ینی وەکو وایە ئاەتێک پارەپارەکەی هەر یەک و مانایەکی هەیە بێ نەقدیش لە قورئان بگری باشە ئەو ڕازی نیە نەقدەکەی لێ بگری ئەڵێ بڕۆ سێری دواتری بکە بەڵام ڕازیە خۆی پارەی کات و بیا بە تۆ مەرجە من بچمەوە دواتر تاسیرەکە بەجێ هێڵێ ئەمانە لە پرۆسی ئەلامە واتەوات و پروپاگەندە ئەمەیە باشە واتەوات چییە واتەواتێک دروستەکەن ینی چی ینی ئیشم هەیە بە 2 سەعات ئەم 2 سەعاتە تۆ بترسێنم لەم هۆڵەیان نەمێنی باشە بڵم دەعبایەکی تەیە تۆ ڕابکەی کە چوویتە دەرەوە بۆ دەرکەوتوانە من هیچم شیلم نییە 2 ساعتێکی خۆم وەرگرتووە وەرە بگەڕێرەوە شوێنی خۆت ئەمە پرۆسی واتەواتە پرۆسی جەنگی دەرونی هەمان ڕێکارەکە لە میدیایە ئەکرێت لەبەرەوە فعلەن هەندێکی بە ئامانجگیراوە هەندێکی شناپەروەردەیی وەرگرە چونکە وەرگرە خۆشی نێرەرە ینی خۆشیەکەوێتە شوێن ئەمانە ئەیبا وەکو چۆن ئەو خانمەوتی ئێمە خۆشمان شێریەکەینەوە خۆشمان نەینێرین بۆ کەسێک ینی ئەو خەبەرەی لە پیجێک داوەزێ نافەرمی و بێدایک و باوکە تۆ نایناسی خۆت کۆپیەکەی تو خێتە گروپی هاوڕێکانتەوە ئەیخێتە گروپی خێزانەکەتەوە گروپی هاوپیشەکانتەوە ئەڕوات ئەڵێ وەرە تۆش بیبینە لەبەرەوە من ئێستش قەناعەتم وایە کەسێک بڵێ من نە مۆبایلم هەر نییە فەیسبووکم نییە ئەکاونتم نییە لەبەرەوەی تاسیری فەیسبووکم لەسەر نییە یا تاسیری سۆشیال میدیام لەسەر نییە نەخێر لەسەرتە بێ چونکە من هاوڕێتم من لەسەرمە ڕنگدانەکەی لە منەوە وەرەگری مناڵەکەت هاوڕێ هەیەویش لێتە وەرەگری لەبەرەوە لێی دەرناچێ کەزان لێی دەرناچێ ئەم تەریقەیە گرنەبەر بۆ حاڵەتی دروستکردنی حاڵەتی جەنگی دەرونیە پروپاگەندەیە تا ئەو مدەی کە خۆی ئیشی پێێتی دوای هەر خۆشی خۆی خاتەوە درۆ مشکلی نییە هەر خۆشی ئەڵێ وان نەبوو ئەوە ببوورە تەواو بەڵام ئیشەکەی خۆی جێبەجێەکە دکتۆر کارۆڵ زۆر جارەڵێن ئێمە پامێرمان نییە مایک بەدەستمان هەیە یان پێشکەشکارمان نییە قسەکەرمان هەیە تەنها قسە ئەکات جا ئەم توانج و سەرنجانە لەسەر میدیاکاران هەر بەڕاستی جێ خۆیەتی ئەو کەسانی کە ئەبنە میدیاکار ئەو بەرپرسیارەتیان وەکو خۆی گیاندووە کە من ئەو زانیاریانی ئێم بە بینەرێک بە بیسەرێک
لە ئەستۆم و ئەمێنێتەوە وابێ بە ئەمانەتەوە بیگەێنم. من ڕای خۆمت لەسەرەوە بابەتە پێ بڵێم وە زۆریش وترا و لە نێو کای میدیاکانی شاوترێ. فعلا ئێمە دوو شتمان لە هەرێمی کوردستانە زۆر کەم بووەتەوە لە بەراورد بە 20 ساڵی پێشوو کە ڕۆشتۆ. یەکەم نووسەر و ڕۆشنبیر کە فعلا ئێستا نووسەر و ڕۆشنبیری بارزمان نییە. یعنی لە سەردەمی ڕۆژنامەیە ئێمە نووسەر و ڕۆشنبیرەکانمان دیار بوون، ئەیانتوانی ببن بە قیادەی ڕای گشتی و خەڵک لە شەقاما بجوڵێنن. بەڵام ئێستا ئەمانە هیچ کامی نەماوە، ینی قیادەی ڕای گشتی نەماوە تۆ بتوانی شەقام بجوڵێنی. لەبەرەوە بەشێکی بە ئامانجە کرێ لەبەرەوە بە ئیسراحەت ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستە دانیشن، چونکە دەسەڵات خۆ دەزانی ڕای شەقام نەبێ مەحاڵە ساروغ بێڕوخێنێ، مەحاڵە شەڕی ساروخ و نازام دەستە و یەخۆ ئەمانە بێڕوخێنێ. لەگەڵ ئەوەیە پێویستی بە ڕای شەقامەیە. سەری وڵاتی دراوسێت بکە باشە چەند ساڵە خۆ هەمان هەن وجودی هەیە، بەڵام تا ڕای شەقام بەوە دروست نابێ ناتوانێت تۆ دەسەڵاتێک بڕوخێنە یا دەسەڵاتێک بگۆڕێ. لەبەرەوە کە ئەمانە نەماون ئەمانە لە هودەنین ون بوون، باشە لە هودەنین چوونەتەوە ماڵ. هەندێکی بەڕێکارێک چۆتە ماڵ، هەندێکی تری بێزار بووە، هەندێکی تری بارودۆخی میدیایەکەوای لێ کردووە کە ئیتر ڕۆڵی نەمێنێ. ئەمە نەماوە. دووەم فعلا ڕۆژنامەنووس نەماوە. ڕۆژنامەنووسی کارامە ئەوەی فعلا ڕۆژنامەنووسەوەی خزمەت بکە و سەر بخۆیانەوە مامەڵە بکات لەگەڵ کەیسەکانە. ڕۆژنامەنووسەکانمان جۆرێک لە جۆرەکان ئاڕاستیەکی دیاریان پێوە دیارە. زۆر جار بە حەقدەوە قسە لەگەڵ بەرامبەرەکە ئەکەن یان خەبەرەکانە گوێزنەوە هەواڵەکان دائەڕێژنەوە، هەموو ینی ئامانجەکەی زۆر بە ئاسانی پێوە دیارە. لەبەر ئەمەیە ئەڵێن مایک بەدەست. ینی تۆ سێرەکەی خەڵکێکی وا دەستی لە حەدەسێک لە ڕووداوێک لە بارودۆخێکە هەیە کە لە هەر وڵاتی ترا بێ دادگایی بکرێ. بەڵام ئێمە ڕۆژنامەنووسێکە چێت لەگەڵ ئەدانچە نیو سعات قسەکە نابێ ئەسەن بێڵێ قسە بکە، چونکە خۆی دەستی لە بارودۆخەکەیە دروستی کردووە. یعنی چی مەوداشی بۆکەی تۆ شاشەشی بۆ دانیت و خەڵکیش دانیشێنی بە دیارەوە قسەشی محکەمەیش فعلا ئەچی بۆ لای. ئەمە هەستێکی بەرپرسیارەتیە کە لە میدیایە بە لەناو میتۆدی بەرپرسیارەتی کۆمەڵاتیە ڕێبێتەوە کە لە ناو کۆمەڵگەی ئەمە زۆر کەم بووەوە بخصوص لە ناو میدیاکارانە. ینی ئیلتیزامێکی کۆمەڵایەتی نییە، مەسئولەتێکی اجتیماعی نییە. ینی تۆ بینی و تا پێشکەشکارێک یا پەیامنێرێک بڵێ من لەبەر ئەوەی کە بارودۆخێکم بینیوە میدیاکە ئاڕاستەمەکە وازم لە میدیای هێناوە، نەخێر لەوە چێ لەبەر موچەکە بێ یا لەبەر حاڵەتێک بێ دروست بێ، یانەوە پێشکەشارێک سەر چێتە ماڵەوە کە ئەوەی پێ ناکرێت هیچ ئەوی تریشی ناکە. ناحەقیشی نییە، چونکە بارودۆخێکی ترسناکی ترسێنەریش هەیە بۆ میدیاکارەکە. باشە کە ئەمە واکە ڕۆژنامەنووسی ئازا و کارامە دروست نابێت، بۆیە ناویان ناون مایک بەدەست. ینی هیچ ڕێیەکی نییە، هیچ ئاڕاستەیەکی نییە، هیچ شتێک نییە بەو کەسەکە پێی بڵێ ئایا فعلەن وایە یان نا. ینی سیرکە لە کوردستانە چەندێک چیرۆکی زیندانیەکانە گێڕنەوە، میدیاکان هەمووی پڕەوانە زیندانیەکانی سووریا. باشە میدیاکارێک نییە بێت چیرۆکی زیندانیەکان تۆ بگێڕێتەوە، تۆش لە ناو واقعەکە بووی لە شەڕی ناوخۆیەکەم حاڵتانەی تا دروست بووە، وانە بۆی خەڵکی خۆش تووشیارکەیتەوە کە تۆش بارودۆخێک هەیە کە نابێ بێهێڵی دروست بێتەوە، ئەبێ ڕێی لێ بگریتەوە. باشە هەموو چیرۆکانی ئەوێن ڕۆژنامەنووسەکان ئەچنەوێت، بەڵام لێرە فعلا ینی ڕۆژنامەنووس لە دەرەوە ئیشی باشەکە بەسکێتەوە ناو بارودۆخی سیاسی تۆ بەس مایگرت. باشە دکتۆر وەک دوا پرسیار ینی ئەرکی هاوڵاتی خەڵک بینەر بیسەر وەرگر بووی کە ئەم دیوەنەرینی میدیا کە بە بەرنامە خۆت ئاماژەت پێکرد ئەکرێ لاوانێ بزنسی لە پشتەوە بێ یان بابەتێکی سیاسی لە پشتەوە بێ، یعنی ئەرکی تاک چییە بووی هۆشیار بێ ئەو کاریگەری نەرێنە ئەو نەرێنی باست کرد تەسیر لەم تاکە نەکات. وڵا یەکەم لە بچووکترین شتەوە، ینی تۆ خاوەنی ئەکاونتێکی باشە لانیکەم هەفتەی جارێک سیر کە بزانە لایکی کام پەیجانت کردووە، نەخۆ کۆڵ نییە بەسەر شانتەوەڵێ ئەمە چییە لایکێکە کردومە و تێپەڕ هیچ ینی جاروێ هەر نازانی لایکی چیت کردووە. ێبزان ئەم لایکانە ئەسڵ ئەم پەیجانە ئەسڵەن ڕێز لە دەرونی تۆ ئەگرن، بارودۆخی دەرونی تۆیان بەلاوە گرنگە، ئەگەر نییە بۆ لایەن بە ئەنفۆڵۆیان کە بالات نەمێنن ئەمانە با نێنە نێو ئەکاونتی تۆوە. باشە دوجار خۆت ڕابێنە ینی پەروەردەی ئەوە بکرێت کە ئایا فعلەن خەبەرێکە درێ پشت ئەم خەبەرانە چین، چونکە هیچ خەبەرێک بەبێەوەی پشتی ساز بکرێ ڕووکارێکی پیشانی تۆ نادرێت. باشە ئەم دیزایانی تۆ کە ڕووکارێکیە لە پشتەوە لەوە چە تااقەت نەبێت لەگەڵی دانیشی لە پاڵیا دانیشی، بەس لە پێشەوە بوات بۆ ڕازێنێتەوە کە لەگەڵ یابی ئێتۆ لە میدیایە ئەبێ ئاگات لە پشتی ئەم بابەتانەوێ. بۆچی ئەمەکرێ؟ بۆچی هەموو ئێوارەیەک ئەبێ یەکەمین خەبەری موچە بێ خۆش زانرێ خەبەرەکە درۆیەوانە؟ بۆچی
باش تۆ بێ ئەمە بزانی لەبەر ئێوە تۆ ڕاگرێ ئێوە تۆ بەرێ هەنگاوێ دوان سیان چوار بەچی بەوەش کە منەتیش بکە بەسەرتا ینی میدیاکە بڵێ ئەومە خەبەری خۆش تێمێ باشە ینی ئەبێ پەروەردەیەکی واتە بێ پشت حەدەسەکان بخوێنی تۆ بزانی کێ ئێڵێ بۆ ئێڵێ چۆن وان نووسیوەتی ئەم چەمکانە چین ینی بارودۆخی بە تایبەت لە کایی ڕۆشنبیری ئێمەیە تەغیری چەمکەکان بۆمان هەموو شتێکی بۆ گۆڕیوین ینی منیش پێشتر کە زۆر نەچوومە ناوکای ئەکادیمیوە ئەم قسەم زۆر سادە بوو لە هەموو کاکە چەمکەکان گۆڕاون ئێمە بێ ئاگامان لە خۆمان بێ لێیان تێبگەین فعلەن گۆڕینی چەمک وە ئاسان نییە ینی من دوێنێ لەسەر چەمکی زایۆنی قسە ئەکرا باشە چەمکی زایۆنی وتەی فعلەن بیرم نییە هی کێ بوو ئەڵێ چەمکی زایۆنی 20 ساڵ لەمەوە پێش جۆرێکی تر بوو ئێستا ئەشێ ئەم چەمکە ئەم زایۆنیە پێشنوێژێک بێ بۆ لای تۆ ئەشێ لە ناو مزگەوتەکە بێت لەگەڵ تۆی ئەشێ هاوڕێت بێ بەس پێشتر وانە بوو پێشتر کە ئەوترا تۆ نەیارێکت دەسەگەوت چیتە کرد هاتووە ئیشی لەسەر چەمکەکە کردو گۆڕیوێتی کە گۆڕیەتی تەعاملی تۆ گۆڕێ لەگەڵ تا چەمکی دایک و باوک باشە دایک و باوک فەرموسێری ڕێزی 30 ساڵ 40 ساڵی لەمەوە پێش لە دایک و باوک بگرە و ئێستا بەراوردی بکە باشە ئەمە چەمکەکەی گۆڕیوە لای دایک و باوک بۆ بۆی لایکە بچێتە دەرەوە باوکەکە و بێتەوە ژیانی تۆ بەڕێکات و بڕواتەوە وای ئەم وا پێناساکرێتەوە بۆ تۆ بەڵام پێشتر دایک و باوک پشت بووە پەنا بووە ژیان بووە ها ئەکەم چەمکە گۆڕا بارودۆخەکەشیە زۆر بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی سوپاس بوو لەم تۆڕی لەگەڵمان بوویت